ئەمریکاش دەسەڵەسان نەوەستاوە سەر تەکنەلۆژیای نوێی بەکاردێنێ بۆ لابردن و پاکردنەوەی ئەو مینانە حەزەکە باسیەوەم بۆ بکەیت لە چیت بە چی تەریقەیەک و بە چی ڕێگایەک مینەکان دەیەوێت لاب بە تۆ زانی تاکو ئەم ڕۆژە کەشتی هەیە هی مین و ئەوانە بنی تەختەیە وەکو قەدیمەکان بۆ چونکە هەنێک ئێمانە هەیە موغناتیسە ینی خۆی بۆ دیێ کە ڕەتەبی بەلایەوە پێوەنووسێ بەڵام ئەگەر دار بێ تەختە بێتن کاری لێ ناکە بەڵام ئێستاکە جگەلەوە ئەو ڕۆبۆتانە بەکاردێنێتن سۆنارێکی سەیری پێەیە کە شوێنەکان بدۆزێتەوە و ڕۆبۆتەکە دابەزێتن خۆی مینەکە پوچەڵەکاتن و لە ناوێداتن و ئیتر مەفعولی نامێنێتن چونکە بڵین کاسیحاتی ئەلغام ئەمانەی نەوەی بڵین پێش ساڵی 2000 دەوری نەما ئیتر گۆڕا تکنۆلۆژیا ئەگۆڕێ ئەوانە تەواو دەوری نەما ئێستا کە بێ بیتە سەر موسەیەرات جگەلەوە تۆ موسەیەراتی دەریاتەیە نۆک بەسی ئاسمان ئەویش سۆناری پێشۆنەکانی دۆزێتەوە و ڕۆبۆتەکان دابەزێ پوچەڵێکە یەک بەیەک لێکاتەوە بەبێ ئەوەی بەشەر ینی درۆنی چاوکراوە وەک چۆنەڵێ ئەچێتە ژێر دەریاوە و ئەیبینێ دوای ڕۆبۆتەکە دەچێت باڵێ لە جەنگی عێراق و ئێران عێراق ئەمانەی زۆر فڕێدا لە بەرەوەی دەریای ئێران بە قووەت بوو دەریای عێراق هیچ بوو و زۆر اینجا ئەمە چیش هەیە لە مینە لەم حاڵەتانەیە بۆ تۆ نەفەر ناڕواتن شتی هەیە پێوترێ مەصائد المغەفەلین تەڵەی غەشیمەکان سەیرەکەی ڤەفادە بەشەری هەیە چێ بە ملەوانە چێتە خوارەوە بۆی ئەوێ پوچەڵی کە سەیرەکەی تەڵەیەکیان بۆی داناوە دەهین بتەقێتەوە سەری زۆر حاڵەتی شاو هەڕوویدایە لە کاتی جەنگی عێراق و ئێراندا لە هەمان کاتشانی هەتاکو بە بینەران مادام باسی ئەمەمان کرد کاکە لە کوردستان نێزیکی مەکەونەوە چونکە بۆی هەیە تەڵەی بۆ دانابێتن ئەو ئەفسەری کە ئەیکا لوغمەکە بۆ دانێ بە شێوازێک کە دیار بێتن بەڵام بۆت هەیە بکەویتە ناویەوە